جێبڕکی و ڕوبەڕبوونەوەکان لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. ئەم سەکۆیە زۆرێک لە قوتابیانی ژات کرد و کۆمەڵێکیش بەبێ هیوایی باجیان هێشت. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی سۆران و زانکۆی ئەربیلی نێودوڵەتی بەریەک کەوتن. زانکۆی سۆران هەروەک پەیمانیاندا بوو دەستیان پێکرد. بڕوایکی زۆرم بە تیمەکەم هەیە و زۆر باشش خۆمان حاضر کردووە و دڵنیاش ئینشاڵڵا دەبێنەوە. ئەکید ئەمە بۆ سەرکەوتن هاتوین و ئینشاءڵڵا سەریش دەکەوین و چاوماندا وەکو گوتم لە چاومانە تۆپی پێش بڕچەیەکەیە. لەگەڵ هەڵبژاردننی هەر کەتەگۆریەک بەهار ئاسا سەرتاپای ستۆدیۆی بەرنامەکە سەوز هەڵدەگەڕا. بەڵام زانکۆی ئەربیلی نێودوڵەتی هەوڵی دەدا لە هەموو کەتەگۆریەکان بەختی خۆی تاقی بکاتەوە، بەڵام یاوەری نەبوو. لە سەرەتای بەرنامەکە کۆی خاڵەکانی لە سفردا گیری کردبوو. بێئومێدی ڕوخساری قوتابیانی داپۆشی بوو، بەڵام کەتەگۆریەکی زانستی گرەی بەختی زانکۆی ئەربیلی نێودوڵەتی کردەوە و توانیان بە دوای زانکۆی سۆران بکەون. لە کۆتایی قۆناغی کەتەگۆریەکان هەردوو زانکۆ بە 60 خاڵ یەکسان بوون. زانکۆی ئەربیلی نێودوڵەتی 60 خاڵ. زانکۆی سۆران 60 خاڵ. لە قۆناغی ڕوبەڕبوونەوەی تاکە کەسی هەردوو زانکۆ هەوڵیاندا کە زۆرترین خاڵ بۆ خۆیان کۆبکەنەوە، چونکە قۆناغێکی یەکلاکەرەوە بوو بۆ هەردووکیان. بەڵام زیرەکی و خێرایی زانکۆی سۆران وای کرد کە بە 10 خاڵ زیاتر پێش زانکۆی ئەربیلی نێودوڵەتی بکەوێت بە 85 خاڵ بەرامبەر 75 خاڵی زانکۆی ئەربیلی نێودوڵەتی برنەوە بۆ خۆی مسۆگەر بکات و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. گەرچی ئەم برنەوەیان بە شایستەی خۆیان نەدەزانی و چاوەڕوانی زۆر لەوە باشتریان لە خۆیان دەکرد. بەرحاڵ زۆر لەو دڵخۆشیە لەو ئاستەدا نەبووین کە بڵین بەرنامەکەمان بردوێتەوە بە جیاوازیەکی زۆر. دڵخۆشەکە ئەو کاتی زۆر دەبوو کە بە ڕێژەیەکی زۆر بە. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی هەشتم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان زۆ خۆشحاڵم لە قۆناغی یەکەمی بەرنامەکەمان ئەستێرەکانی زانکۆ بە دیداری ئەوەی ئازیز شادەبم. بەڕێزان ئەمڕۆژ دوو زانکۆ پێشبڕکێ دەکەن، ململانێ دەکەن بۆ ئەوەی کە بچنە قۆناغی داهاتوو. بەڵام تەنها یەک زانکۆ دەچێتە قۆناغی داهاتوو، ئەویش ئەو زانکۆیە کە زۆرترین خاڵ بەدەستدێنێ. ئەو زانکۆیی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دەهێڵێ. من هیوای سەرکەوتن بۆ هەردوو زانکۆ دەخوازم، ئەمەوێت بە خێراتنیان بکەم. ئەو زانکۆیانەی کە ئەمڕۆ بەشدارن بریتین لە زانکۆی سلێمانی. من ناوم ڕزگار دریسە، تەمەنم 20 ساڵ و خوێندکاری قۆناغی سێمی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیم. هیوادارم لە تاتوو بتوانم ببمە دکتۆرێکی سەرکەوتوو پلەی باڵا لەبارەی خۆمە بەدەست بێنم. نام چابلۆ غەریبە، تەمەنم 18 ساڵە، خوێندکاری قۆناغی یەکەمی کۆلێژی یاسای زانکۆی سلێمانیم. هیوادارم لە داهاتوو تا بم بە پارێزەرێکی لێ هاتووم. من ناوم باڵێن ئەبوبەکر، تەمەنم 19 ساڵە، خوێندکارم لە کۆلێژی ئەندازیاری قۆناغی دووەم لە زانکۆی سلێمانی. ئارەزوم ئەوەیە لە داهاتوو تا بم مامۆستای زانکۆ. من ناوم زانیاری یاسینە، تەمەنم 20 ساڵە، خوێندکاری قۆناغی دووی کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانیم. ئاواتم لە داهاتوو بمە ئەندازیارێکی سەرکەوتوو. بەڵام بە ڕێژەیەکی زۆر بڕام بە خۆمانەیە، وەکو خۆم چەند بڕام بە خۆمی ئەوەم بڕام بە تیمەکەم هەیە و خۆمان ئامادە کردووە و کۆنتاکتی باش هەیە لە بینمانە ئینشاڵڵا بۆ بردنەوە و ئامادەمان فایناڵ. بڕوایەکی زۆر چاوم بە خۆم و بە تیمەکەم هەیە کە بتوانین سەرکەوتوو بین لەم پرۆگرامەدا و ئاماجمان بردنەوەی و هیوادارم بکەین بە ئامانجەکەمان. زۆر باش خۆمان ئامادە کردەوەی تر ئەنجامەکەش دەرەوێ برنەوە بێ. بەڵێ بەتاوەکو بە ڕێژێکی زۆر ئێمە بتوانەمان بە خۆمان هەیە کە بێت و لەم بەرنامە سەرکەوتوو بین، چونکە بتمانەمان بۆ ڕاهێنەرەمان هەیە کە ئێمەی هەڵبژاردووە و بە کۆمەڵێک فلتەری جیاوازە ئێمەی گەیانەوەتە ئەم بەرنامە و زۆر متمانەمان بە خۆمان هەیە و سەرکەوتووە بین. تا غادێکی زۆر ئومێدم پێیان هەیە و ئێمەش بۆیە هاتوینەتە ئێرە بۆی بگەینە فاینەڵ لە یاری کۆتاییە خۆمان ببینەوە و ئینشاڵڵا سەرکەوتن بۆ هەموو لایەک. هەروەها زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی.
ناوم بەڵەن ئەتایە تەمەنم 19 ساڵە خوێندکارم لە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بەشی ئەندازیاری گەیاندن قۆناغی دوو هیوادارم لە داهاتووە ببم بەڕاهێنەرێکی دەرونی سەرکەوتن. من ناوم داهێن عەبدوڵقادرە تەمەنم 20 ساڵە لە خوێندکارم لە بەشی ئەندازیاری نەوتوزە قۆناغی سێم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هیوادارم لە داهاتوودا بمە ئەندازیارێکی سەرکەوتن. من ناوم محمد عەبدوڵایە تەمەنم 22 ساڵە خوێندکارم لە قۆناغی چواری ئەندازیاری پلانسازی شار لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە داهاتوودا ئاواتمەوەی ببم بە پلانەرێکی سەرکەوتن. ناو محەممەد عوسمانە تەمەنم 20 ساڵە خوێندکاری مەرحەلە دوو شیکاری نەخۆشیەکانم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هیوادارم لە داهاتوودا ببمە مامۆستای زانکۆ. تا ڕادەیەکی زۆر باوەڕمان بە خۆمان هەیە کە ئەبین بە براوی سەرەکانی زانکۆ. باوەڕ بە خۆبوونێکی زۆرم بەخۆمەوە زیاتر لە خۆشم بە هاوڕەکانم چونکە بەڕاستی تیمێکی زۆر باشمان ئامادە کردووە هەر کەسە و لە بوارێکی تایبەتە زانیاری کۆ کردوتەوە هیوادارم سەرکەوتو بین. بە ڕادەیەکی زۆر ئێمە لە خۆمان ڕابینینکەوە ئەم بەرنامەی بەرینەوە چکە بە شێوەیەکی باش خۆمان ئامادە کردو زانیارێکی باشیشمانە. من سەداسەد بڕوان بە تیمەکەم هەیە لەبەر ئەوەی ئەتوانم بڵێم لە زۆربەی بوارەکاندا زانیاریمان هێناوە لەگەڵ خۆماندا ئینشەڵا بتوانین ببین بە براوی سەرەکانی زانکۆ هەر نەک ئەم قۆناغە بەڵکو قۆناغەکانی تریش بە سەرکەوتووی ببڕین. من هیوادارم ڕۆشتێکی جوان پیشان بدەن لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی دانستیەوە و زۆر سیقم بە خوێندکارەکانی خۆم هەیە کە بتوان ئەمڕۆ شتێکی جوان پیشاندن و هیوادارم سەرکەوتی بین. هەردوو زانکۆ هەردووتان بەخێر بێن هیوادارم سەرکەوتوو بن. وەک دەزانن بەرنامەکە بە پرسیارێک دەست پێ دەکات. پرسیارێکی ئاسانە. ئەو زانکۆی کە زووتر دەست بنێ بە بۆتۆنەکە وەڵامەکەی ڕاست بێ مافیەوە هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت پەلکە زێڕینە لە چەند ڕەنگی سەرەکی پێک هاتووە؟ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. حەوت. پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە ئەمە هیچ پۆینتێکی لەسەر نیە تەنها مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. فەرموون. بیرکاری. لە بیرکاری ئەی یاخود بی. ڕێژەی دابەشکردنی دوو ژمارە 2 بە 4 و ئەنجامی کۆکردنەوەیان دەبێتە 30 ژمارە بچووکەکە چەندە؟ ئەی 5 بی 10 سی 15 دی 20 سی چرکەتانەیە. ئەگەر 10 و 20 کاتە سی بی 10 ژمارەکەش بڵێن لەگەڵیا یاخود کە پیتەکەتان هەڵبژارد ئەوەی تەنیشتیشی بڵێن بە بی و دی لێگەچێت زۆر. بی 10 بۆچی گەیشتنە ئەو دەرەنجامەی کە 10 وەڵامێکی ڕاست؟ نیوەی ژمارەکەی ئەویترا کەواتە 2 ئەوەنە دەکاتە 20 کۆی 10 سی. باشە بزانین 10 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە بوون بە خاوەنی 10 خاڵ. زانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ هەر بیرکاری. لە بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم ژمارانە توانای دابەشبوونی هەیە بەسەر ژمارەکانی 2 3 7 ئەی 64 بی 44 سی 42 دی 52 سی چرکەتانەیە.
چلودو 42 وەڵامی سی چلودو سی 42 بەڵێ ئەگەر دابەشکرێ بەسەر 2 3 حوت هیچ پوینتی نامێنێتەوە بەڵێ تەواوە باشە بزانین 42 وەڵامێکی ڕاستە یاخود دەڵێ زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان دەخاڵ پۆلی تەکنیکی سلێمانی بەرامبەر سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن جوگرافیا جوگرافیا ئەی یاخود بی ئەی دەریای مردوو دەکەوێتە نێوان کام یەک لەم دوو وڵاتانە ئەی ئوردن ئیسرائیل بی میسر ئیسرائیل سی سووریا ئوردن دی لوبناان سووریا سی چرکەتانەیە وەڵامی ئەی ئوردن ئیسرائیل ئەی ئوردن ئیسرائیل بەڵێن زۆر دەنگت دلێر بوو یعنی زۆر دڵنیا بوون چۆن وا دڵنیا بوون گوگل ماپمان لەگەڵایە کامەیە گوگڵەکە گوگلەکانە بۆ جوگرافیا لە جوگرافیا زیرەکە دایەن باشە دایەن بۆچی دەریای مردوو پێڵەن مردووە لەبەرەوەی هیچ ئاژەڵێ یان هیچ ماس و شتێکی لێ ناژی لەبەر ڕێژەی زۆری خوێەکەی خوێەکەی زۆرە ینی کەس نێکوشتووە نانانێکوش باش باشە لە نێوان میسر و ئیسرائیل دەریای دەریا نیە بەڵام لە هەر لە میسرە کەناڵی سوێسێ کەناڵی سوێس میسر ئیسرائیل دەریای لە دەریای سوورەوە لە نێوان سعودیە ئۆکێ باشە ئوردن ئیسرائیل بزانین وەڵامێکی ڕاستە یاخود گوگڵەکەی پۆلیتەکنیکی سلێمانی هەڵەیە پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی سلێمانی چ کاتەگۆریێک هەڵەبژێرن تەندروستی تەندروستی ئەی یاخود بی ئەی کام لەمانە هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی ئەنیمیا ئەی کەمی ڤیتامین دی بی کەمی چەوری باش لە خوێن سی کەمی هیمۆگلۆبینی خوێن دی کەمی ڤیتامین B12 سی چرکەتانەیە کاتان خەریکە نامێنێت وەڵامی دی کەمی ڤایتامین B12 کەمی ڤیتامین B12 زانکۆی سلێمانی بۆچی کەمی ڤیتامین B12 دەبێتە هۆی نەخۆشی ئەنیمیا بۆچی کەمی ڤیتامین دی نەبێ بۆ نمونە ڤایتامین B12 ئەوەی خوێن بێتمەوە بیرم بێ ئەوەیە گەڕایت ئاوا بیرکردنی ئاوەمانە دەوەژ نەبێتتر بڵێنسی ڕێکەوتینە سەرەوە ڤایتامین B12 باشە کەمی ڤیتامین B12 بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کەمی هیمۆگلۆبینی خوێن ڤیتامین B12 بۆ
دەمار باشە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەندروستی تەندروستی تەنها بیماوە کەواتە بی کام لەم نیشانانە بەهۆی کەمی ڤیتامین دی ڕوونادات ئەی ماندووبوونی بەردەوام بی دابەزینی کێش سی ئازاری جومگەکان دی دڵتەنگی بێهۆکار سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ دی دڵتەنگی بێهۆکار دی دڵتەنگی بێهۆکار بۆچی گەیشتنە ئەو دەرەنجامەی کە دڵتەنگی بێهۆکار وەڵامێکی ڕاستە زانەرێکی تاواتیمان لەسەر ئەو پرسیارە نەبوو بەڵام ینی باشە ئەنی گوگڵەکەتان بەزی جوگرافیایە بەشی ئەو گوگڵ ماپەوە گوگڵ ماپە وێنەوەتی گوگڵ ماپە ئەو شتەکانی کەش ینی تقریبن نزیکن لە یەکتریەوە ینی شتەکان پەیوەندیان بێ بەڵام دڵتەنگی بێهۆکار هەستەکەم چۆن لێکۆن مەسەن دابەزینی کێش و دڵتەنگی بێهۆکار ماندووبوونی ئەستا دابەزینی کێش بەهۆنی ماندووبوونەوەی ئازاری جمکانیش هەر جوڵیتە واتە هەر ماندووبوونە بەڵام دڵتەنگی بێهۆکار کابرا بەنە دانیشێت و دڵتەنگەکان ئێسک نییە ئێسک بآخر زیاترەوانە ماندووبوونی بەردامی شەرپەیوەندی بە ئێسقەوەیە ئێترەوانە تقریبان لێک و نزیکەکاری تر بۆیەوە توانینەوە بکەینە دەرەوە ئەوە هەڵبژێنین تزانین باشە ئۆکەی بزانین دڵتەنگی بێهۆکار بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان بەداخەوە هەڵەیە وەڵامی ڕاست دابەزینی کێش کە هیچ حەقێکی نییە بەسەر ڤیتامین بەسەر کەمی ڤیتامین دیەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن سانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن وەرزش وەرزش ئەی یاخود بی بی پێشبڕکێی ئۆلۆمپیات بۆ یەکەم جار لە چ وڵاتێکەوە سەری هەڵدا ئەی ئەمریکا بی ئیتالیا سی یۆنان دی فەرەنسا سی چرکەتانەیە ئۆلۆمپیاد ساڵی 1960 زاینی کات ئەمریکا هەر نەبوو یۆنان ئەمریکا 1970 کاتمان کەم ماوەقەکەدا دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ یۆنان وەڵامی سی یۆنان باشە کاتان خەریب بوو نەمێنێ ڕزگار ئەو پرسیارە وە سەخت بوو وەڵایی تر نیقاشمان نیقاشەکە لە نێوان چی چیا بوو لەوەی بۆسی ئەوانەی تر نەمێ بۆ ئەمە بێ ئۆکێ ئەی چۆن گەیشتنە ئەو دەرەنجامێکی یۆنان وەڵامێکی ڕاست بۆ یۆنان یان ئەمریکا وڵاتێکە زۆر کۆن نابێت ئامەزراوە و کوێ منێتەوە ئەو سیانێت یۆنان ئیتالیا فەرەنسا یۆنانی ژەوەنی لە فیلمشتا بینیمانە ئۆلۆمپیادشتی تا کراوە تابلۆ زۆر مناقەشەی کرد آخر ئۆلۆمپیات کۆنا یۆنانیش زۆر کۆنا ئەمریکا و فەڕەنسا و ئیتالیا زۆر ئێحتیمامی ئەونەی وەرزشیتیانە باشە بزانین یۆنان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆ سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟
کاتەگۆری وەرزش وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی ناوی ئەو تۆپە چی بوو کە لە یاریەکانی جامی جیهانی 2018 رووسیادا بەکارهێنرا؟ ئەی تێلستار، بی میکاسا، سی بارزووکە، دی جوبولانی یاخود جابولانی. سی چرکەتانەیە؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێشت. بی میکاسا. بی میکاسا. میکاسا یابانە. ئەتوانین ئۆپشن بگۆڕین؟ تازە کاتەکەتان تەواو بوو. کاتمان مابوو. کاتەکەتان نەما. چیتان ئەتان گۆڕی بە چی؟ تێلستار میکاسا هی وابزەمی یابان بوو ژاپۆنە ئەوەی بەڵێ دیش هی ئەفریقا بوو ئەوەی سیشی بەرازیل بوو یعنی بەس تێلستارە مێنێتەوە. تێلستار خۆشی چۆن لەی تۆپشت زۆر دروستەکەن. باشە گوگڵەکە بۆ بە قسەی گوگڵتان نەکرد. هەر 4 ساڵ جارێک شێوەی تۆپەکەش دەگۆڕێ ناوگەشی دەگۆڕێ. باشە بزانین میکاسا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ پۆلیتەکنیکی سلێمانی بەداخۆ خۆشتانەتان زانی کە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست تێلستار. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. تەنها بی ماوە کەواتە بی. کام یەک لەم شاخانەی کوردستان لە هەمویان بەرزترە؟ ئەی هەڵگورد، بی ئارارات، سی مەتین، دی گارە. سی چرکەتانەیە؟ کوردستان هەر چوار پارچەی کوردستان. بەڵێ هەر چوار پارچەی کوردستان. کوردستانی گەورە. وەڵامی بی ئارارات. بی ئارارات. ئارارات بڵە. ئەزان بەرزێکی چەنە لە ئاستی ڕووی دەریاوە؟ تقریبان 5500 بەنزیکی. 5000 و شتێک. بەڵێ 5130 مەتر. ئەی هەڵگورد و ئەوان نازانن 3611 متر. ئەی گارە ئەو دوانی تر نازە. ئەی چناڵێک گارە بەرزتر نییە. باشە بزانین ئارارات وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. ئارارات بەرزترین چیایە کە 5137 مەتر بەرزە. پۆلیتەکنیکی سلێمانی بە وریاییەوە کاتەگۆری هەڵبژێنن بە وریاییشەوە وەڵام بدەنەوە. فەرموون. کاتەگۆری مێژوو. مێژوو. ئەی یاخود بی. ئەی. ئەی. گۆڤاری هاواری نیشتیمان لە ساڵی 1946 لە چ شارێکی کوردستان دەرچوو؟ ئەی سنە، بی مەهاباد، سی سلێمانی، دی هەولێر. سی چرکەتانەیە؟
دەچرکەتان ماوە بی مەهاباد بی مەهاباد بۆچی مەهاباددان هەڵبژارد ساڵ 1946 ئەو ساڵە بوو کۆماری کوردستان دامەزرایتر لەو کاتەشە بواری ڕۆژنامەگەری بەرزەوە بوو ئیتر هۆکارەکەی زیاتر بۆیە بۆ مەهاباد دەچێت بۆ سنە باوەڕ ناکەم باشە بزانین مەهاباد وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە ئەو گۆڤارە گۆڤاری کۆماری کوردستان بوو لە مەهاباد لە ساڵی 1946 دەرئەچوو و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی سلێمانی کاتەگۆریەکە هەڵبژێرن زانست ئەی یاخود بی بۆ بە بیەوە گرتوتانە ئەو خانانەی هۆرمۆنی سێکریتین دەردەدەن لە کام یەک لەم ئەندامانەی لەشی مرۆڤدان ئەو خانانەی هۆرمۆنی سێکریتین دەردەدەن لە کام یەک لەم ئەندامانەی لەشی مرۆڤدان ئەی پەنکریاس بی دەماغ سی گەدە دی ریخۆڵە باریکە سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵامی دی ڕێخۆڵە باریکە دی ڕیخۆڵە باریکە بۆچی ئەوە کاتان خەریبوو نەمێنێ بۆچی وا دڵنیانە بوو لە بینی گەدە و ڕێخۆڵە باریکە شتی دەمانە بوو ئیتر هەرکیانە هۆرمۆنی هەرسکردن دەردەن دوام بزانین باشە سێکریتین کارەکەی چییە لە لەشا چییە کات هەرەوەیە خواردن هەرسەکە یارمەتی هەرسکرد نەدا باشە تابلۆ تۆ ئەڵەی لە بەکەلۆریا هەڵەت کردووەیە ئەیە هەڵەکەت چی هاتبوو غەڵەتم کردبوو وەڵامەکەت چی خۆڵە باریکەکەی بیرنە بەس خۆڵە باریکە هەستەکەم یعنی ئەو کاتێککە هەڵەت کرد بوو نووسی بوو گەدە دڵنیایی یا هەمان هەڵا ئەەکەیت هەمان ئیشەڵا نایکەم ئیشەڵڵا باشە ڕیخۆڵە باریکە بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە وەک هەڵەکەی بەکەلۆری زانکۆ سلێمانی وەڵامەکەتان ئەم جارە ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن کاتیگۆری مێژوو مێژوو لە مێژوو تەنها بی ماوە کەواتە بی بە پێی کام بەیان نامە لە ساڵی 1639دا ناوچەکانی گەرمیان و کەرکووک لە میرنشینی ئەردەڵان سەندرانەوە و لێک دران بە دەوڵەتی عوسمانی ئەی سیڤەر بی لۆزان سی زەهاو دی چاڵدێران سی چرکەتانەیە چاڵدێران ڕاستەکە پەیماننامەی وا هەیە بە سێرم ئەو دوانانی بەرزیان لە بینی دی و لە بینی خۆی شەڕەکەی چاڵدێران دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ سی زەهاو ئەو ساڵە سی زەهاو بەڵێن بۆچی زەهاوتان هەڵبژارد لەبەرەوەی کەەوە لە شەڕی چاڵدێرانە
عوسمانەکان و سەفەویەکان شەڕە کرد بەشێکی زۆری شوێنەکان گیران ساڵی چەند بوو 900ەکان 1920 ئاخر ئەو کاتە درایەوە دابشکردنەکەی ئەو کاتە بوو پەیمانامەی لۆزان 23 زەهاو کاتە ئەو نییە لۆزان نییە دیڤەر نییە ئەتر لە بینی ئەو دوێ ئاماوینەوە باش یعنی ئەسێوە لە نێوان زەها و چاڵدێران باشە چونکە لەو سەردەمی جەنگی جیهانی یەکەمە هیچ شەڕێک نەبوو لە نێوان عوسمانەکان و هینەکانە تورکەکانە بۆ عوسمانەکان و فارسەکانە بۆیە شەڕەکە شەڕی چاڵدێران بە بەڵام وابزانم ئەو پەیمانامەیەکەوە کوردستانی کردە دوو بەشەوە پەیمانامەی زەها بوو باشە بزانین پەیمان نامەی زەهاو وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن هەر زانست هەر زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی کێ بوو بۆ یەکەم جار دەرمانی پەنسلینی دۆزیەوە ئەی جۆناس ساڵک بی ویلیام هاروی سی لوئیس پاستۆر دی ئەلکساندەر فلێمینگ سی چرکەدانەیە ساندەر فلێمینگ وەڵامی دی ئەلکساندەر فلێمینگ زۆر خێرا بوو ئەیزانی ڕزگار ئەوزانی خۆی خەڵکی شوێیە ئەلکساندەر وەڵای ئەوان نازانم بەزانم ئەو پەنسلینی دۆزیەوە لە ڕۆکی پەنسلێم خۆی هەندێک جار کە پرسیارێکەکەی بەرامبەرەکە دەڵێ ئەیزانم بەس ئێستا لە خیاڵمان نییە خۆی کە ئەزانی یعنی ئەیزانی پێویست ناکە وانە کە نەشی زانی تر نایزانی ئەوانی تر ئەناسن جۆناس ساڵک ویلیام هاروی ئەیان ناسن بۆ نمونە جۆناس ساڵک ئەناسن ئەوان نابەز ناڵم ویلیام هاروی ویلیام هاروی چی بوو سووری خوێن بوو دۆزیەوە تەواوە دەی لوئیس پاستۆر و جۆناس ساڵک لوئیس پاستۆر پەستەرەکردنی شتەکان بوو شیرەمەنیەکان بوو خەڵکی شوێ بوو ئەوان نازان گرنگ نیە خەڵکی فەرەنسی بوو خەڵکی فەرەنسا بوو باشە بزانی ئەلکساندەر فلێمینگ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کوێی خاڵەکانتان 50 خاڵ پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن ئەدەبیات ئەدەبیات ئەی یاخود بی ئەی ڕۆمانی 100 ساڵ تەنیایی لە نووسینی کام یەک لەم نووسەرانەیە ئەی ئانتۆن چیخۆف بی گابرێل گارسیا مارکێز سی ویلیام شکسپیر دی ئالبەرت کامۆ سی چرکەدانەیە بی گابرێل گارسیا مارکیس بی گابرێل گارسیا مارکێز بەڵێن زۆر بە خێرایی وەڵامەکەت دایەوە و لەوە چێ زۆر دڵنیابی ڕۆمانی سەساڵتنیایی دووزار خوێندومەتەوە بە دووە جێرانی جیاوازیش ئەنتۆن چیخۆف نووسەری رووسیا کۆچیرۆکی بخوێنێتەوە لەگەڵ شانۆنامەکانیان چیخۆف چی هەیە چیخۆف ئەنتۆن چیخۆف شانۆی سێخوشکی هەیە چیرۆکێکی هەیە کە زۆر زۆر بەناوبانگ بوو لە جیهانە بە ئەو چیرۆکە پێمە بێت چیرۆکی تەنیایی بوو یان بانی باسی پیاە کە کاکە کەس نین جووی لێ بگرێ ینی ئەو چیرۆکە زیاتر شانۆگەری هەیە شانۆگەری هەیە سەرەتا دکتۆر بۆ ئەنتۆن چیخۆف پاشان لەگەڵ یا بۆ دەستکەوتنی پارە
چیرۆکیشی نووسوە ئەنج پاشان وازی لە دکتۆرەکەێنەوە لەبەر نووسینەکەی ێزانێ مە چییە؟ ویلیام ئەی شێکسپیر تۆ زێزانیان ویلیام شکسپیر هاملێت هەمان خوێندومانێتەوە کۆمەڵی شان و عربی يلا غني عن التعريف ها ئەلبەر کامۆش تەرجەم بەرهەمەکانی بخوێنێتەوە نووسەرێکە زۆر ینی شوێ بەڵێ نەزانی خەڵکی ئەی چۆن جەزائیر بووە خەڵکی جەزائیر و فەڕەنسا تەواوە فەڕەنسی ئەسلی جەزائیری فەڕەنسی ئەسلی جەزائیر بووە ڕۆژمان چی لە تەمەی سێ ساڵیشە باوکی کۆچی دوایی کردووە لە کتێبی یەکەم پیا و باسی ژیانی خۆیەکات یعنی بەڵام یەکەم ڕۆمانی بڵاوکراوی ڕۆمانی نامۆ بوو کە دەنگدانەوەیکی زۆری هەبوو ئافر باشە ئەلبرت گارسیا مارکێز بزانین گارسیا مارکیز نووسەرێکە کە گابریێل گارسیا مارکیز هەومەتان زانیاری وت سەرتان لەم نیشتێکدا باشە با بزانین گابریێل گارسیا مارکێز وەڵامێکی ڕاستە یاخود دەڵێ تەکنیکی سلێمانی وەڵامەکەتان بە دڵنیاییەوە ڕاستە و دەخاڵتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ ئەدەبیات لە ئەدەبیات تەنها بیماوە کەواتە بی. کام لەم فەیلسوفانە کۆمەڵێک یاسای هوەری بۆ تراژیدیا داڕشتووە؟ ئەی سوکرات، بی ئەرستۆ، سی ئەفلاتون، دی فیساگۆرس. سی شرکەتانەیە. وەڵامی بی ئەرستۆ بی ئەرستۆ زانکۆی سلێمانی بۆچی ئەرستۆدان هەڵبژارد؟ ئەویش خوێندبوومانە لەسەری چۆن خوێندوومانەوە لەسەری ئەرستۆ دایمەن تراژێدی بووە نووسینەکانی هەمووی ڕوخێنەر بووە کە ئاباوی بووە کە ئاباوی بووە تابلۆ تۆ هەموو هینە لە بەرماوە بیرتە هەموو شەش بیرماوە چۆن ئەرستۆ ڕۆماسی بۆ ئەفلاتون من بیرنا دوێنێ چیم خواردووە تۆ چۆنەوە ئیمتیحان و شتە و بیرماوە ئەوە نابێ ئەوە نابێ من باسی دوێنێکم هەفتەی پێشوم بیر نییە آخر هەفتەی ساڵێکی کە ئەم هەفتەی ئێستا مەرحەلە چەندی لە زانکۆ تۆ یەک بەڵێ ئێ باش یەک ساڵ وەرە و هەر زۆرە بەس تەمەنەکەش باشە گەنجێتی مێمۆریەکە دێشتا تازێ باشە کەواتە بزانین ئەرستۆ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. پۆلیتەکنیکی سلێمانی لەو کاتەگۆریانەی کە ماوەن هونەر تەکنەلۆژیا کامیان هەڵەبژێرن؟ تەکنەلۆژیا ئەی و بی هەیە؟ کامیان؟ بی لە شاری شتوتگارتی ئەڵمانیا بنکەی سەرەکی کام کۆمپانیای ئۆتۆمبیلسازی لێیە؟ ئەی BMW، بی ئاودی، سی مەرسیدس بێنز، دی ڤۆڵکسڤاگن. سی شرکەتانەیە. ئەوە ئەوە لە بریوشارە ئەوەشیان لە فرانکفۆرتە بەس ئەودی ڤۆڵکسڤاگن ئەبزانم بخاتم دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ؟ دی ڤۆڵکسڤاگن. دی ڤۆڵکسڤاگن
کاتان زۆر خایان و دڵنیان نەبوون لە نێوان بی و دیە ماینەوە لە نێوان ئاودی و فۆکسواگن BMW لە هینەوە ماشینە مارسیدس لەکوێ لە منشنە مارسیدس بنز شینە لە فرانکفورتە لە فرانکفۆرت دڵنیان لە فرانکفۆرتە مارسیدس بنز بەس کەواتە ئێستا لە نێوان ئاودی و فۆکسواگن و مارسیدس بنز هەر لە نێوان ئاودی لە نێوان بی و دیە لە نێوان بیودی ئاودی و فۆکسواگن باشە بزانین وەڵامی ڕاست فۆکسواگن وەڵامیشی ڕاستە یاخۆت هەڵێ پۆلیتەکنیکی سلێمانی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست مارسیدس بنز فۆکسواگن لە وۆلسبێرگ یاخود وۆلسبێریە نەتانتوانی ئەو دا خاڵە بەدەست بێنن زانکۆی سلێمانی هونەر تەکنەلۆژیا کامیان هەڵبژێن تەکنەلۆژیا ئۆکەی تەکنەلۆژیا تەنها ئەیماوە کەواتە ئەی کام کۆمپانیای مۆبایل بۆ یەکەم جار سیستمی ئەندرۆیدی بەکارهێناوە ئەی HTC B نۆکیا C ئەریکسۆن D سامسۆنگ سی شرکەتانەیە دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ وەڵام وەڵامی بی نۆکیا بی نۆکیا بەڵێ بۆچی نۆکیاتان هەڵبژار بۆ نۆکیاتان هەڵبژار سامسۆنگ زۆر تازە و ئێستیشیش تقریبا تازەیە بەس سۆنی ئەریکسۆن و نۆکیا باشە ئەندرۆید بۆچی بەکارهات پێش مۆبایل معلوماتمان نییە لەو باشە نۆکیا بۆچی ئەرێکسۆن نەبێ یاخود سامسۆنگ یاخود HTC ئێستیشی سامسۆنگ تۆزە تازە مەس ئەریکسۆن و نۆکیا کۆنترن لە بەرنامە و تەوان موبایلی زیرەک تۆزە کۆنترنەوە بەس بەڕای ئەمە نۆکیا بەڕایە چزانی HTC تازەیە شوێناڵە کۆن نییە بەهاستەکەم باشە نۆکیا لە لەبەروی کە باوی نەماوە چی نۆکیاڵە باشە بزانین نۆکیا وەڵامیکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست HTC لە ساڵی 2003 بۆ 2004 بەکاری هێناوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی تەنها هونەر ماوە کەواتە هونەر لە هونەر ئەی هەڵەبژێرن یاخود بی ئەی ڤیددیویەکە تەماشای ڤیددیۆکەکان پاشان پرسیارەکە دێت ئەم دیمەنانە لە کام فیلمی سینەمایی وەرگیراوە A. Age of Mythology B. Troy C. The Battle of Long Tan D. 300 سی شرکەتانەیە دی 300 پرسیارێکی چۆن و بەلاتانەوە زۆر ئاسان و خۆش بوو ئاسان بوو فیلمەکەتان بینیوە باز لە چیەکە فیلمە باسی شەڕی نێوان فارسەکان و یۆنانەکانەکە کاتێ 300 سپارتاشێکێک بووە لە وڵاتە یۆنانەکان ئەو فارسەکان ینی جنگاوەر
جەنگاوەر بەڵام وڵاتێک بۆ لە وڵاتی یۆنانەکان چەندها وڵاتی هەبووە خۆی یۆنان ئەتینا هەبوو ئەثینا هەبوو سیراکوس هەبوو بەڵای ناوەکانەوە زۆرن مەکەدۆنیا هەبوو ئەکتەرەکان ناسن نەزان ناوی ئەکتەرەکە بەڵام لە چەند فیلمیشکە بەشداری کرد بەڵام ناوی ئەکتەرەکە بە تەواتی ئەگزاکتلی نازانێت ناوی کچەکان نەزانێ باتلەر سێرسی ڕەکەیە باتلەر باتلەر چەکە ناوی بوو لە دەوری هینە گێمەترۆسە دەوری سێرسێ بینێ بەس ناوەکەی سەبێتەوە تۆ خیاڵە بەس دایکشەکە بووە گێمەترۆسمان بینیوە پیاوە عەزەڵات شتە نەبینی سێسە جەنگاوەری نەبینی باشە وەڵامی دی 300 یاخود 300 بزانی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ بۆی تەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی سلێمانی کۆتا پرسیار کۆتا کاتەگۆری هونەرمەوە هونەرە و کۆتا دەخاڵ لە کاتەگۆری هونەر بی تەنها بیماوە. ناوی ئەو هونەرە ژاپۆنیە چییە کە بە بەکارهێنانی کاغەز شێوەی جیاواز دروست دەکرێت؟ ئەی ئۆریگامی، بی شۆدۆ، سی شیکی، دی ئیکیبانە. سی چرکەتانەیە هەمووی ناوی ژاپانیە. شتێ باشە دەبێت شتێ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵامی سی شیکی سی شیکی بۆچی باشە ئەوە بینیتانە هونەرەتان بینیوە ناوەڵە کە بە کاغەز شکڵ دروست دەکەن شێوە دروست سارەکە قورسە زۆر قورسە زارەکە قورس بووە هەراوەڵە ئەبێ ها بێ ئەوانی کە شادۆ شیکی چییە شادۆ چییە مانە گوێزن ناوی مارکێ باشە بزانین شیکی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. زانکۆی سلێمانی بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو. وەڵامی ڕاست ئۆریگامی واتە نوشتانەوەی کاغەز. ئۆری واتە نوشتانەوە گامیش کاغەزە. نەتانتوانی ئەودا خاڵە بەدەست بێنن. بەڕێزان و خۆشەویستان لە نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەم قۆناغی بەرنامەکەمان کۆتایی هات. پێشەوە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی سلێمانی 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دیسان 60 خاڵ. خۆشەویستان کۆتا قۆناغماوە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی 60 بە 60 لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان دەبێ جیاوازی بەسەر بێت. ئەو زانکۆی کە خاڵەکانی بەرزتر دەکاتەوە دەچێتە قۆناغی داهاتوو. ئەوەی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە دەبێ بەجێمان بێڵێ. ئێمە و هەردوو زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پاش کەمیشتر دێینەوە لاتە. پرسیارێک لە کاتیگۆری زانست بوو باسی ئەو هۆرمۆنەیە کرد سکریتین ئەی لەلایەن کام لەم ئەندامانەوە دەرەدرێت خۆم ینی شکم لە بینی پەنکریاس و ڕێخۆڵە باریکا بوو
ئیتر بە کۆی جەماعی و تیمۆرگ بیرمان لێ کرد بۆمان دەرکەوتمان بڕی خۆڵەباریکەمانی بەڕای زۆرینە ڕێ خۆڵەباریکەمانە ڕژار و ڕاستی دەرچوو ئەو پرسیارێکە لە کەتەگۆری وەرزشە هەڵمامژارد سەبارەت بە ئۆلۆمپیاتەکە من زانیارێکی ئەو تۆم نەبوو لەسەر ئۆلۆمپیات بەڵام ئەمزانی کە یۆناان و ئەمریکا زۆرتر احتیمامیانناوە بە وەرزش وەک لە فەڕەنسا و ئیتالیا دواتریش ئەمریکا تازە دروست بوو وەک لە چاو یۆناان بۆیە وتم یۆناان کۆنترەکەواتە بێ ئۆلۆمپیات لێ بێت و هەروە مەشخەڵی ئۆلۆمپیاتی شەر لێ یەکەم کاتەگۆریکە هەڵمامژە کاتەگۆری بیرکاری بوو پێمان باش بوو ئەو کاتەگۆری هەڵبژێرین چونکە زانیاری باشمان لەو بارەیەوە هەبوو ئەو پرسیارێک ئاراستەمان کرا ئایا چ ژمارەێک ئەتوانین دابشکین بەسەر 2 3 و 7 ڕاستە خۆی ئەتوانین پرسیارەکەشی کار بکەین و وەڵامە ڕاستەکە هەڵبژێرین کە 42 ئەتوانین بەسەر هەرسێ لەو ژمارەی پێشکەوتم دابشی بکەین و وەڵامە ڕاستەکە بوو توانیمە بەدەستی بێنین ئەو دەخاڵە کاتەگۆری جوگرافیامە هەڵبژارد پرسیارەکە سەر شاخەکانی کوردستان بوو من بە دڵنیاییەوە یەکەم جار کە پرسیارەکە هات دڵنیا بووم لەوە بەڵام دوایی کە بیرم کردەوە تملەوە چێ هەر چوار پارچەی کوردستان بڵێن وەڵامەکەم گۆڕی بە ئارارات ئیتر لەبەر ئەوش بوو کە لەم چەند ساڵی پێشوە تێکەڵی گروپی شاخەوان ئەو شتانە بووین زۆر متابعی شاخم کردو بۆ ێزانیمەوە پرسیارێکی تەندروستی بوو ئەوی باسی ئەنیمیایە کرد ئەنی کەم خوێنی ئەوی کام لەمانە هۆکارەکەیەتی جا ئەمە ڤایتامین B6 دفیشنسیماندانە یعنی نەبوونی ڤیتامین B6 وەڵامە ڕاستەکە خۆی نەبوونی هین بوو هیمۆگلۆبین لە خوێنە یا بۆ نەکەمی هیمۆگلۆبین لە خوێنە لەو بینە خۆمان شکوانە بوو کە هیمۆگلۆبینە B6 ڕاستی بۆ بڵم سەرمان لە تێکچوو چووکە سەرەتاش بوو یەکەم جاریشمانە بەشداری بەرنامەکەکەین لێمان تێکچووە هینا خۆمان شکوان هەبوو لە بینێ و دوانە وتوان کاتیشمان کەم مایەوە وتوانێ ئەڵە بە ڤایتامین B6ەکە لێت ئەو پرسیارێکە لە کاتەگۆری زانست هەڵمامژار سەبارەت بۆ هۆرمۆنە کە چ ئەندامێک دێری دەدات من پێشتر ئەو پرسیارم لە تاقیکردنەوە بۆ هاتوو بۆ و هەڵم کردبوو تێدا و دەرسم لە هەڵاکە وەرگرتبوو هیوادارم کام هەڵە دووبارە نەکەمەوە و دووبارەشم نەکردەوە یەکی تلو کاتەگۆریانی کە هەڵمامژە کاتەگۆری ئەدەبیات بوو پرسیارێکە تێدا ئاراستەمان کرا کەم لەو کەسایەتیانی کە لە اختیارەکانە درابوون نووسینەکانی سەبارەت بە تراژیدیا بوو ئەو بوو هەرێکە لە اختیارەکان ئەرستۆ هەبوو فیساگۆرس هەبوو سوقرات هەبوو ئێمە بە باشمان زانی اختیاری ئەرستۆ هەڵبژێرین چونکە پێشتر زانیاریمان لەو بارەیەوە هەبوو کە نووسینەکانی ئەرستۆ زیاتر بەلایانی تراژیدیایە پرسیاری تەکنۆلۆژیا ڕاستی هەر چوارمان دڵنیان نەبووین زۆر لە پرسیارەکە و زیاترینی کەوتمان بە بۆنەی مێژووی مۆبایلەکانەوە چۆن ئێریکسۆن و نۆکیا وتمان لەوەی ئەوان پێشتر مۆبایلی زیرێکیان هەبووە بۆ بۆنێ ئەو هەڵبژار بەڵام بەداخۆ وەڵامەکەمان ڕاست بوو. لە کاتەگۆری وەرزش پرسیارێکمان بۆ هات پێی وتین لە جامی جیهانی رووسیا کام تۆپە بەکارهات سەرەتا هەڵبژارنەکان عنی دوو ئۆپشنمان یەکسەر لابرد تەنها دوان مایەوە تێلیستار و ئۆپشنەکەی ترمایەوە کەمێک ینی گومانمان هەبوو لە ئەو هەڵبژارنە بەڵامی تر دوای ڕاوێش وەڵامە غەڵەتەکەمان هەڵبژارد بەڵام ینی بە چەند چرکەیەک یەکسەر زانیمان کە وەڵامێکی غەڵەتمان هەڵبژارد و غەڵەتمان کرد بەڵام پێما بێ ئەوە نابێ بەکێشە چونکە مادەم ئێمە زانیاریەکەمان هەیە کەواتە لە حاڵتێکیشە غەڵەت بکەین پێما بێ کێشیشی وا دروست ناکات یەکێک لەو پرسیارەکە لە ئێمەکرا لە کاتەگۆری تەندروستی لەسەر کەمی ڤیتامین دی بوو ئێمە بەعام ئاستی زانێر تەندروستیمان باشە بەڵامی تر لە بینی دوو اختیاراتا مابووینەوە توانیمان دوام بکەینە دەرەوە تاکید بین کە ئەم دوانە نییە بەس ئیتر لە دوانە ماینەوە ئاخۆکامیانە ئیتر سوتفەوا بوو کە ئێمە ناڕاستەکەمان هەڵبژارد و خاڵەکانمان بەدەست نێنە لە کاتەگۆری هونەرە پارچە ڤیددیۆیەکی بۆ هێناین وتی هیکام فلیمە ئێمە زۆر تاکید بووین لە وەڵامەکە پێشەوەی هەڵبژارنەکانیش با ئێمە هەرەمانزانی هیچی فیلمێکە چونکە ئێمە هەر چوارمان فیلمەکەمان بینی و پێشتر هەروەها هەومان متابعیە و فیلمانەکەین کە ساڵانە دەرەچێ بەهۆیەوە زانیارێکی باشمان لەسەر فیلمەکان هەبوو بۆی خۆشبەختانە پرسیارەکە بۆ ئێمە زۆر ئاسان بوو لە پرسیاری یەکەم کاتەگۆری بیرکاری بوو یەکەم پرسیار ئەوە بووتی نیوەی ژمارەیەک لەگەڵ ئەوەی دوای ئەوەیە کۆیانەکەیتەوە کاتە سی کاتە هینە هەڵبژارنەکانشی دابوو چونکە هەڵبژارەکان دابوو ئاسانتری کردبوو بۆ نمونە هەڵەیە بۆ نمونە دا نیوەی ژمارەکەی دوای ئەوەیە یعنی کەواتە دا کەڕەتی دوێکەیە کاتە 20 کۆی دا کات سیانی ئەوە پرسیارێکی زۆر بەسیت و ئاسان لە کاتەگۆری تەکنۆلۆژیا پرسیارکەم باتەوە بەڕاستی من زانەرێکی ئۆتۆم لەسەر پرسیارەکە نەبوو چونکەانی لە ئەو بابەتی تەکنۆلۆژیا و سیارشتانەیە من کەمێک ینی هین ناکەم لی نازانم بەڵام پاش ڕاوێشکردن بە هاوڕەکانم کۆمەڵێک اختیاراتیان لابرد لە نێوان ئۆدیو ڤۆڵڤزواگن مایەوە
بە ینی کە ڤڵزواگومان هەڵبژات هێشتا شتەکید نەبووین بەڵامی تر ئەمە پرسیارە کاتێک کە زانێریی تەواوەتی نییە ناتوانین وەڵامیشی تەواوەتی وڵامێکی قەنەعات پێکرد بیتەوە و بۆیە وەڵامەکەمان غەڵەت کرد یەکێک لە پرسیارن کە لە کەتەگۆری ئەدەبیات بۆ ئێمە هات دەربارەی ڕۆمانی سە ساڵتانیایی بوو ئێمە لە بەرەوەی بەعام زانیاری ئەدەبیمان زۆرە و هەمومان خوێنەرین بۆیە دەربارەی ناوی نووسەر و کتێبەکان زانیاریمان زۆر بوو و کتێبی سە ساڵتانیایی بە حکوومی کە خۆمە لە لیستی 100 باشترین و سود باشترین ڕۆمانی جیهانداوە خوێندە بووشمانەوە و من بە دوو وەرجێڕانی جیاواز کە دوو دەستگای جیاواز کردبیان خوێندە بوومەوە بۆیە 100% دڵنیا بووم لە وەڵامەکە ئەمە لە کەتەگۆری تەندروستیە پرسیارێکمان بۆ هات ئەیود کام لەم نەخۆشیانە بەهۆی کەمی ڤایتامین دیەوە دروست نابێت ئێمە سەرەتا هەردوو وەڵامیمان لابر کە مانزانی کە ئەمانە بەهۆی کەمی ڤایتامین دیەوە دروست دەبێت کە هەستکردن بە ماندوێتی بوو هەروەها ئازاری جونگەکان بوو ئەوەی کە لی دڵنیان نەبووین دابەزاندنی کێش بوو یان هەستکردن بە ناڕاحەتی و دڵتەنیەکی بەردەوام بوو و لە نێوانە و دوو اختیارەیە ڕاوێژێکمان کرد لە کۆتاییە پرسیاری وەڵامی دیمان هەڵبژارد بەڵام لە کۆتایە بەداخەوە ڕازەر نەچوو لە کاتەگۆری جیۆگرافیا پرسیارێک کراکەوە دەریای مردووەکەوێتە نێوان چ وڵاتێکەوە چ دوو وڵاتێک تابان وەڵامەکە هەر پێشوی تاوی کە ئەمزانی لە نێوان ئیسرائیل و ئوردنە ینی حدودەکەشی بۆ جێ ئەکاتەوە بەشی ڕۆژئاوای ڕۆژهڵاتی ئیسرائیلەکەش وەختی خۆی فەڵەستین بۆ دوایی ئازاد کراوە لەلایەن ئیسرائیل دوای ئەوە ئەو شتانم لە تەمەنی 8 ساڵی و 9 ساڵیە لەبەر کردبوو ینی متابعی جیۆگرافی ئەم شتانم هەبوو یاری استراتیژی زۆرەکەم لەبەر هۆکارانە ینی دڵنیام هەر پرسیارێکی جیۆگرافی ئەمە و ئەوانەی تریش بەتەواتی ئێستا خۆشەویستان دووبارە سڵاو گەڕینە وڵاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکان بە بیر ئێوەی خۆشەویست بێنمەوە زانکۆی سلێمانی 6 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 6 خاڵ هەردوو قوتابیەک کێن بۆ لای من لە هەردوو زانکۆوە 5 پرسیاریان ئاراستە دەکرێت هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە لەبەرەوە ئەتوانن خاڵەکان بەرزکەنەوە بچنە قۆناغی داهاتوو جابزانین کامە زانکۆ لە نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەچنە قۆناغی داهاتوو ئەمەوێ لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە بە چەپڵەیەک پێشوازی بکەین لە باڵێن باڵێن بەخێربوو لە زانکۆی سلێمانی ڕزگار ڕزگار و بەڵێن هەردووتان بەخێر بێن 5 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیاری 5 خاڵی لەسرە با پرسیارەکە تەواوکەم اینجا دەست بێن بە بۆ تۆنا ئەگەر دەست بێن بە بۆ تۆنا پێشووی پرسیارەکە لە نیوەیە بێ بۆ نمونە لەوێ ئەوەستم ئیتر بێ وەڵام بنەوە ئیتر خۆتان و شانستان یا هەڵت دەرەچێ یا ڕاست دەرەچێ اینجا دوای ئەوە بۆ بەرامبەر دەخوێنمەوە ئەوی دەتوانێت وەڵام باتەوە هەرکتوان ئامادەن؟ باشە پرسیاری یەکەم دەڵێت گۆڤاری خەندە تایبەتە بە چ بوارێک؟ گۆڤاری خەندە تایبەتە بە چ بوارێک؟ زانکۆی سلێمانی هونەری هونەری هەڵێ بەڵێ نەزانی تۆ گۆڤاری خەندە تایبەتە بە چ بوارێک کۆمەڵایەتی کۆمەڵایەتی دیسان هەڵەیە خەندە تایبەتە بە مناڵان نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن پرسیاری دووەم پێنتا دیکاگۆن لە چەند لا پێک هاتووە زانکۆی سلێمانی 5 زۆر ڕاستە ڕزگار توانی دەخاڵ بەدەست بێنی و 5 باش بۆ دێ خستە سەر ئەژنا 5 هەڵەیە پێنتاکەی دێکاکەم لە بێتی بڵم پێنتا و دێکا بەیەکەوە 5 مانای پێنتا و دێکا ئازانی پێنتا و دێکا یعنی 5 و 10 سێم پرسیار وە پرسیارەکە دەڵێت
جەنگی جیهانی دووەم لە چ ساڵێکدا هەڵگرت؟ زانکۆی سلێمانی 1939 1939 هەڵگیرسا تەواوە بەڵێ نەبێت دەست بێ بە بۆتۆنەکانی جا وەڵام بیتەوە چکەگەر ئەو بۆتۆن لای زانکۆی سلێمانی بوو تۆ وەڵامەکەی لەوانەیە پێی بڵێ و نەیزانێ لەبەرەوە بزانە کە من وتم ناوی زانکۆکەم وت اینجا وەڵام بەرەوە چوار هەم پرسیارەکە دەڵێت پیتی مۆسیقا چی پێدەگوترێت؟ پیتی مۆسیقا چی پێدەگوترێت؟ ئەوەی کە مۆسیقای پێدەنووسرێتەوە چی پێڵێن؟ یاخۆت زمانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پیتی مۆسیقا نۆتەی پێوترێت نۆتە زۆر ڕاستە بەڵێن توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە واتە کۆتا 5 خاڵ ئامادە بن وە پرسیارەکە دەڵێ کام کیشوەرە کە هیچ بیابانی تێدا نییە؟ کام کیشوەر زانکۆی سلێمانی؟ ئوسترالیا بەڵێن کام کیشوەر کە بیابانی تیانە ئەمریکای باشوور ئەمریکای باشوور ڕزگار ئەوروپایە ئوسترالیا نیوەی زۆری بیابانە زۆر سوپاسانەکەی نەتاتوانانی و پێشخاڵە بەدەستبێن نەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان وەڵامی ڕاست ئەوروپا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی داهێن کاکە داهێن بەخێر بیت لە زانکۆی سلێمانی زانیار کاکە زانیار تۆش بەخێر بی بە هەمان شێوە 5 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسەر و ئامادە بن پرسیاری یەکەم دەڵێت ناوی ئەو زمانە چییە کە بۆ فیلمی ئاڤاتار داهێنرا؟ ناوی ئەو زمانە چییە کە بۆ فیلمی ئاڤاتار داهێنرا؟ لەناو فیلمەکە این فیلمەکان ترە مەسانە ها؟ فیلمی ئاڤاتار کاتتان نەما وەڵامی ڕاست ناوی نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەستبێنن دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت گۆڤاری شەفەق کە لە ساڵی 1950 بوو لە کام شاری کوردستان دەرچوو؟ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی قامیشلۆ هەڵێ زانیارە زانی تۆ؟ زانیار زانیاری نییە وەڵامی ڕاست کەرکووک نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێن سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت سۆشیال میدیای فەیسبوک لە ساڵی چەند دامەزرا؟ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 2004 ئافەرم داهێن توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت پرسیاری چوارەم و پرسیارەکە دەڵێت گەورەترین شاری جیهان لە ڕووی دانیشتوانەوە کامەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی تۆکیۆ هەڵەیە زانکۆی سلێمانی گەورەترین شار لە ڕووی دانیشتوانەوە زانیم لە ڕووی دانیشتوانەوە 24 میلیۆن کەس لێژی نازانی پەکین کوێ؟ پەکین پکین وەڵامەکەتان هەردووشیاڵە بوو وەڵێکی داهێن مەکسیکۆش نییە وەڵامی ڕاست شەنگهای لە سین مەگەر تازە زیادی گرگێ لە ماوەیە لە مێژەوەیە 24 میلیۆن کەس دیاژ کۆتا پرسیارەکە دەڵێت کام وڵات ناسراوە بە وڵاتی کانگۆرۆیەکان؟ ئوسترالیا
زۆر ڕاستە داهێن توانی پێنج خاڵ بەدەستبێنێ زۆر زۆر سپاسانەکەین بڕۆنە شوێنەکانی خۆتان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هۆشماند هۆشماند بەخێر بێی لە زانکۆی سلێمانی تابلۆ تابلۆ هۆشماند هەروکتان بەخێر بێن بە هەمان شێوە پێنج پرسیار هەر پرسیارە پێنج خاڵی لەسەر و پرسیار یەکەم دەڵێت پرۆگرامی سکایپ لەلایەن کامە کۆمپانیاوە بەڕێوە دەبرێت کۆمپانیای سکایپ یاخود پرۆگرامی سکایپ لەلایەن کامە کۆمپانیاوە بەڕێوە دەبدرێت زانکۆی سلێمانی مایکرۆسۆفت زۆر ڕاستە تابلۆ توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت ماهاتما گاندی بڕوانامەی بەکەلۆریۆسی لە چی بوارێکدا هەبوو ماهاتما گاندی بڕوانامەی بەکەلۆریۆسی لە چی بوارێکدا هەبوو زانکۆی سلێمانی یاسا زۆر ڕاستە تابلۆ توانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی زۆر دڵنیانە بووی هەروە وتها یاسا لەوانەیە نزیک بێە تقریبا باشە توانیت پێنج خاڵ بەدەستبێنی دەستخۆش سێهەم پرسیارەکە دەڵێت ماوەی دووگیانی فیلی ئەفریقایی چەند مانگە ماوەی دووگیانی فیلی ئەفریقایی زانکۆی سلێمانی 24 مانگ هەڵێ هۆشمان دەزانی 18 هەڵەیە وەڵامی ڕاست 22 مانگ 18 فیلی ئاسیاییە چوارەم پرسیار و پرسیارەکە دەڵێت کێ ڕۆمانی ئۆلیڤەر تویستی نووسیوە کێ ڕۆمانی ئۆلیڤەر تویستی نووسیوە زانکۆی سلێمانی شێکسپیر هەڵەیە خۆشمان دەزانی جان دۆست کێ جان دۆست جان دۆست جان نۆست دۆست لازم جان دۆست هەڵەیە وەڵامی ڕاست چارلز دیگن یاخود چارلز دیکن بیری کەوتو ئێستا کۆتا پرسیار پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت منداڵی ئاسایی لە تەمەنی چەند هەفتەیەدا سەرنج دەداتە شتە جوڵاوەکانی دەوروبەری مناڵی ئاسایی لە تەمەنی چەند هەفتەیەدا دەسکی دایکی دەوە لە دەرەوە چۆدە دەرێ نەجاتی بووە چەند هەفتەیەدا زانکۆی سلێمانی 8 هەفتە حوت هەفتە پێویست ناکە بۆتۆن لی کە یەک کەس بۆتۆنی لیایەتە پێویست ناکە حوت هەفتە هۆشمان هەڵەیە لە بینەکەیەتی 6 هەفتە وەڵامی ڕاستە زۆر زۆر سپاسی ئەوەشەکەین تام چنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی محەممەد محەممەد بەخێر بێی لە زانکۆی سلێمانی بەڵێن بەڵێن تۆش بەخێر بیت بە هەمان شێوە پێنج پرسیار بەڵام ئەمایان کۆتا پێنج پرسیارە ئێوەش کۆتا بەشدار بوون پرسیار یەکەم دەڵێت داهێنەری کۆمپیوتەری ئەپڵ کێ بوو زانکۆی سلێمانی ستیڤ جۆبز زۆر ڕاستە بەڵێن توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت کام زمان زۆرترین کەس قسەی پێ دەکات زانکۆی سلێمانی چینی دیسان تەواوە بەڵێن پێش خاڵی ترت بەدەستێنا بۆ زانکۆکەت وە سێهەم پرسیارەکە دەڵێت سیستمی ئەندروید پێش ئەوەی بێتە سیستمی ئیشپێکردنی مۆبایلی زیرەک بۆ چی ئامێرێک کۆمپیوتەر
زانکۆ سلێمانی ئەڵێ کۆمپیوتەر زانکۆ سلێمانی GPS GPS هەڵەیە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە کامێرا چوار هەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کێ بوو هەیەکەمین فەرهەنگی ئینگلیزی داهێناوە زانکۆ سلێمانی شێکسپیر محەممەد دەزانی محەممەد زانیاری نییە وەڵامە ڕاستەکە ساموێل جۆنسۆن کۆتا پرسیار وە کۆتا پێنج خاڵ پرسیارەکە دەڵێت چەند زەریا لەسەر ڕووی زەوی هەیە زانکۆ سلێمانی پێنج زەریا زۆر ڕاستە بەڵێن توانیت پێش خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکات فەرموو چنەوە شوێنی خۆتان بەڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکەی نێوان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی سلێمانی کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 75 خاڵ زانکۆی سلێمانی 95 خاڵ خۆشەویستانم زانکۆی سلێمانی دەمێنێتەوە لەگەڵمانە دەچێتە قۆناغی داهاتوو بەداخەوە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەجێمان دەیەڵێت زۆر سوپاسی بەشداریکردنتان دەکەم هیوادارم لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن لە ژیانی ڕۆژانەتان سەرکەوتوو بن ساڵی داهاتوو وەرنەوە بۆلاتان بۆرنەوە بۆ لای ئێمە ساڵی داهاتوو پرۆگرامی ترمانە بێ زانێرەکانتان زۆرن و هەوڵێکی زۆر باشتان نا دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم لە ژیان بەگشتی سەرکەوتوو بن بەڕێزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و پێشبڕکێکی تر و ململانێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەرشاد هەستەی خۆشە بەڕاستی ینی ئەمە ئەو پێش بەرنامەکەش کە مخابەلەمان کردەوە بە وعدی برنەوە هاتین و بە بەڵێنی برنەوە هاتین و بە ئامانجی برنەوە هاتین ینی ئەو کۆش و ئەو هەوڵی کە ئێمە بۆیمان کرد بۆیماندا لە پێناوە بۆ برنەوە هاتبوونی ئەمە ئامانجمان برنەوە بوو سوپاس بەخوا سەرکەوتی لە هەستێکی خۆشی تایبەتە سەرکەوتن لایتر لە هەر شتێکا بێ بەتابەت لە پرۆگرامی گاوە گەورەیە هەستێکی زۆر خۆشم هەیە و هیوادارم بۆ بەرنامەکانی دواتریش هەروە سەرکەوتوو بین و لەگەڵ تیمەکەمان بەردەوام بن بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە کە بەشداری ئەم بەرنامەمان کرد ئاماژمان برنەوە بوو سپاس بەخوا بە هاوکاری سرجم هاوڕێکان و ئەو ڕاهێنەرەکەمان کە ئامادەی کردبین بۆ ئەم بەرنامە توانیمان سەرکەوتن بەدەستبێنی هەستێکی زۆر خۆشمانێ ئیشەڵا بۆ بەرنامەکانی داهاتوو باشتر خۆمان ئامادەکەین و بە هیوای ئەوەی سەرکەوتنی باشتر و زیاتر بەدەستبێنین تاوان هەستی خۆشمانەیە لەبەرەوەی ئێمە هەر بۆ ئامانجەش هاتەبووین و بەڵێنشمان بەیەکتریا بوو کە لە ڕێگا وتمان ئیشەڵا هەرەوە بیبینەوە و زۆر باش خۆمان ئامادە کرد و سپاسی ڕاهێنەرەکەمان کە ئێمە هەڵبژاردە بوو هەستێکی زۆر خۆشمانێ انشاءالله بۆ بەرنامەکە ئایندە هەر بە هەمان گروتین و بە هەمان زانیاریەوە یەینەوە بۆ بەرنامە ئەو خوێندکارانەی ئەمڕۆ بەڕاستی من لێرەوە دەستیان نەگوشم و چاویان ماجەکەم و ئەزام زۆر ماندوو بوون ئەو خوێندکارانە ئەم نۆڵج و ئەکسپێریەنس و علم و معریفەی کە ئەمڕۆ پێیان بوو بۆ وەڵامی و پرسیارانە بەرهەمی ساڵانی پێشوویانە کە بەڕاستی زۆر هیلاک بوون من سپاسی دایک و باوکیشیانەکەم کە ئەم چوار ئەستێرە ئەم چوار خوێندکارە خۆشەویست و ئەستێرەی پەروەردەیان کردوون و لە خزمەتیان نابوون و من لێرەوە سپاسیانەکەم زانکۆی دایک زانکۆی سلێمانیان سەری زانکۆیان بەرز کردو و ئیشەڵڵا نمونەیان زۆرە بێت و سپاسیانەکەم دووبارە هیچ شتێک نییە بە ناوی برنەوە و دۆڕاندن تەنها ئەزمونێکەیە لە ژیانەکە تۆ ئەزمونیەکەی دۆڕاوەش تەنها کەسێکە کە ئەتوانێت جارێکتر هەوڵ باتەوە خاڵی باشتر بەدەستبێنێ و من پێم وایە هیچ کاتێک نەدۆڕاندن نەبرنەوە نابێت تەسیر لە مرۆڤ بکەن چونکە ئەمە تەنها وانەیەکە لە ژیان بەڕاستی هەستێکی خۆشم هەیە شاید لە دنیا هەر ئەوە نییە تۆ یەکەم بیت ئێمە کە هاتوین بەشداری و بەرنمەیەمان کردووە براوین ئەبرە ئێمە کە گەشتوین بێرە بین بۆ ناو ئەم ستۆدیۆیە لە خۆڕا هەڵ نەبژێردراوین ئێمە کە گەشتوین بە ئێرە بە چەند فلتەراتێکە هاتین بە چەند قۆناغێکمان بڕ چەندین هاوڕێترمان هەبوو کە لەگەڵ ئێمە پێشبڕکیان کە تا بگەن بە ستۆدیۆ پایتر کە لێرە لە ستۆدیۆ چاند سیاوەڕ نەبوو نەماتوانین بگەین بە قۆناغی داهاتوو بەڵام ئێمەش براوین بەڵام ئەوان زیاتر براون کاتوانن بەرەو پێشتر بڕۆن
ئێمە تا ئێرە براوین و ئیتر لەمە دووە ئەتوانین زانیارەکانمان زیاتر بەرزکەینەوە. لە ڕاستی هەموو شتێک برنەوە دۆڕان نییە، ئێمە هەستێکی زۆر خۆشمان هەیە کە هاتوون بەشداری ئەم بەرنمەیەمان کردووە. براوە تەنها ئەوە نییە کە هاتووتە بەرنمەکە و ئیتر خەڵاتەکە باتەوە یان چۆن بڵێ براوی هەموو بەرنمەکانە بێ، ئێمەش خۆی لە خۆی ئێمەش براون کە توانیمانە بگەینە ئەم بەرنمەیەوە لەسەر ئاستی زانکۆکانمان وەک ئەستێرەی زانکۆ نیشان بدرین. خۆشحاڵێکی زۆرمان هەیە کە توانیمانە بەشدار بین لەم بەرنمەیە. خۆشحاڵینکەوە بەشداریمان کرۆ لە بەرنمەیەکی وا پرۆفشنناڵدا کەەوە زانکۆکان کۆ ئەکاتەوە خوێنکاران ئاسیان هەڵە سنگێنە زیرەکیەکانیان تاقیێکاتەوە، بەڵام لە لایەکی تریشەوە ینی دڵتەنگینکەوە نەماتوانی سەرکەین بۆ قۆناغی داهات. خوێنکارەکانم لە قۆناغی یەکەمە ئاسێکی زۆر بەرزیانشان ئەیانتوانی ئەگەر چەند هەڵەیەکی پلەپەلی نەبووە ئەیانتوانی لە پێشەوە بن لە قۆناغی دووەمیشە خوێنکارەکانم ئەوە شانس دەوری نەبینی ئەو بوارانەی کە شارەزا منتیایە کە کیبەرکی بەرامبەری خوێنکارەکانیان بوو ئەو پرسیارانی کە هاتن لە بواری خوانە نەبوو بەداخەوە چەند شارەزیان هەبوو بەڵام نەیانتوانی خاڵ بەدەست بێنن لەگەڵ ئەوە شامل شانازیکی گەورەیان پێەکەم هیوادارم مستقبلێکی زۆر باشیان هەبێن.